میواندارەتی گروپی دۆبلاژی دەستگای میدیای کورتساتمان کردووە کە لە ڕۆژانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا لەوانەیە کاتان بە تایبەت دانابێت بۆەوەی کە گوێ لە دراما بیانیەکان بگرن بە دەنگی کۆمەڵێک لە دۆبلێرە هەرە بەتواناکانی کورتسات جا ئەمڕۆ لەم بەشەیە ئەڵبەت ئێمە میواندارەتی کۆمەڵێکیمان کردوون و هەروەها لە بەشێکی دیکەی بەرنمەکەی هەر ئەم ڕۆمانە کۆمەڵێکی دیکەیان دێنە لامان چونکە ماشەڵڵایان لێبێت و تەمەند درێژ و ژمارەیان زۆرە وایان کردو ڕۆژان و شەوانی ئەمە زۆر زۆر تایبەت بێ میواندارەتیمان کردوون بەڵام پێش ئەوەی کە بچینە لایەن پەیامی هەریەکەیان وەربگرین قسەیان لەگەڵ بۆ بکەن ئەچینە لای کاکدیلان جارێکی دیکە ئەژین بۆی کە گۆرانیەکی خۆشی دیکەمان پێشکەش بکات جا دوایەوە دێنە لای ئەم میوانە ئازیزانەمە کاکدیلان فەرموو ئێمە بەردەوام ببین لەگەڵ کاک دیلان و هەروەها بەرادەرانی ژەنیار بەڵام با ئەوانش پشوویەک وەرگن هەتاکو ئێمە لەگەڵ میوانە ئازیزەکانمانە ئەدوێن هەر بۆیە ئێوە فەرمونە دەرەوە کاگڕێباز پشوویەک وەربگرن بە ئەنێرژیەکی زۆرەوە جارێکی تر لەگەڵمان بەردەوام بن بەڵام با ئێستا بێنە لای میوانە دۆبلێرەکانمان کاگڕێباز بەتەمانێتەوە بەتەمانێت خۆشی ئەزانێت کە ئەبێ لەگەڵمان ببێنێتەوە هەمیشەش هاوڕەیەکی بەردەوامە هیچ کات بەجێمان نایڵێ بێگومان کاتەکانی دی تری شابجگە لە ڕۆژەکانی کە بۆنێکمان هەبێ کاگڕێباز هاوکارێکی هەمیشەیمانە دەستخۆشی لێکە اینجا بچینە لای ئەم خۆشەویستانە بێگومان با هەر لەم سەرەوە دەست پێ بکەین خاتو لەنجە فەرموو خاتو لەنجە عفو
پیرۆزبایی خۆت بگەێنە ئەژین گیان تا تۆ میوانەکانمان ئەناسەنی من با نقاطەکە بگێڕم فەرمو خاتو لەنجە سەرەتا سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ سەررجەم ستافی کەناڵی کورسات بە بۆنەی جەژنی ڕەمەزان و پیرۆزبایی لە یەکە بە یەکەی هەموو کارمەندەکان ئەەکەم و بە تایبەتیش لە ئێوە و هەموو هاوڕێکانیشم لەنجەخان بەدەم پیرۆزبایەکەشەوە دەمەشێزەکان جەژنە کردووە فریای چێژێنان فریای ناخوارد فریان نەکەوتومنەوەڵا لە بەرەوەی شو زۆر ماندوو بووم و خۆشم خواردن وشتم کردووە بەس ماڵی شەوتیان هەتا تۆنی تۆ ئێمەش هەر خواردنەکان ئامادە هەمووی ئامادەیە بستەنها چاوەڕیم نەکەم بڕۆمە دەستەکانی خۆش بێت زۆرێکی کیبان و پێویستەکە ئاواهیبی خواردن هەموو ئامادەیە کە ڕۆژنەوە هەمویان بێکەوە نانەخۆن یەستا خۆش بێ لە زۆر باشە ئەگەر هەر کاک هاوڕێ فەرمو کاک جەژن لە ئێوە و تەواوی دەستگای میدیایی کورسات پیرۆز بێ هەروەها لە ئەگەر ئەزێت کێشی مایکەکە لە ناوەڕاستەوە بگری کاک هاوڕێگیان هەر لە ناوەڕاستەوە بگریت بۆی کە کواڵیتی دەنگەکە باشتر بێت هیوادارم بەردەوام ژیانیان جەژن بێ هیوادارن دەستەکانی خۆش بێ فەرمو خاتوشنە سپاسانەکەم جەژنە پیرۆزە لە هەموو لایەکەکەم لە هەموو کارمەندانی کورسات لە ئێوەی خۆشەویست لە ستافی دۆبلات هیوادارم هەمیشە لە خۆشییا بن زۆر سپاس کامێدەوەی فەرمو کاکەمال پیرۆزبایی ئەم جەژنە لە تەواوی ستافی دۆبلاژ و تەواوی کارمەندانی کورساتەکەم و پیرۆزبایم بۆ هەموو ئازیزانم هاو نیشتیمانیانم لە هەرجەیەکردن و تەواوی مسلمانان هیوادارم سفرە و خوانیان پڕخێر و بەرەکەت و پڕ بێت هیوادارین هیوایەوە فەرمو خاتو کەنار سڵاوتان لێبێ منیش بە بۆنەی جژنی ڕەمەزانی پیرۆزە و پیرۆزبایی لە هەموو کوردێکەکەم لە هەر شوێنێکی جیهان بێت و هەروەها پیرۆزبایی لە هەموو کارمەندانی دەستگای میدیای کورسات و بە تایبەتی بەشی دۆبلاژەکەم و ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایە سپاسدانەکەین مەمنون با من مایکەکە وەرگرم لە کەنارخان بەوەی کە ئێرە مایکی لە بۆ سەحەرگیان ئەها کاتە لەو بەرەوەلیەتی دەستەکانە خۆش بێ کا هەر تازە ئەمە دابنێم یانمە بەدەسانەوە فەرموو زۆر بەخێر بێن سەر چاو جژنتان دووبارە لێ پیرۆز بێتەوە جا دیاری خان فەرموو تۆ ئەوە نەوتت لەگەڵ دیدارخانە تێکەڵمانەکە منش خەری ولەم تێکەڵ بێ خات و دیاری عمەر فەرموو هەموو کەس لی تێکە چێ زۆر سپاس من خۆشحاڵم کە هەمیشە لە جەژنانە و لە هەموو بۆنەیەکەوە هەر لەم کەناڵە ئازیزەوە دەرەکەوم و پیرۆزبایی جەژن لە ئێوەکەم لە هاوڕێیانم لە بەشی دۆبلاج و لە سەرجە مسلمانان بە هیوام هەموو تەندروستی باشیان هەبێ و خۆشحاڵم کە ئەمڕۆژ بۆ جارێکی تر لێرە بینەوە ئێمەش خۆشحاڵین کە میواندارەتی ئێواکەن کاک ئیسماعیل حەمەکەریم فەرموو زۆر سپاس بۆ بەڕێستان منیش وەک هاوڕێیانم پیرۆزبایان جەژنە لە بەڕێستان و لە سەرجەم گەلی کورد و وە سەرجەم هونەرمەندان بەبێ جیاوازی دەکەم هیوادارم من جەژنە بێتەمایی کۆتایی هێنان بەم نەخۆشیە نەگریسەی کە سەردەم مرۆڤایەتی گرتووە و ئیشاڵڵا ئەمە بێتە جەژنێکی خۆشی بۆ هەموو لایەک و پیرۆزباین لە هەردەم جەماعەتی ستافی دوولاژەکەم و لەوە ڕێزیشتان زۆر سپاس کاک ئاکام تاهیر زۆر سپاس بۆیەوە پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە تەواوی خەڵکی کوردستان لە شاشە جوانەکەی کەناڵی کورساتەکەم هیوادارم ئەم جەژنە بێتەمای خێر و خۆشی بۆ هەموو خەڵکی کوردستان و کۆتایی بێ بە ئەم بارودۆخە نەهامەتی و نەخۆشیە نەگریسە ئیشاڵڵا هیوادارین وابێ خاتون فەرموو خاتون دیدار لەگەڵ دیاری خانە هەمیسا کێشەیەمان هەیە بە بەردەوامی جا کە من ئەگەر تیش بخەنە سەرەوەی کە بۆ نمونە ناوم لەگەڵ کەسێکا تێکەڵ نەکەی ڕێگەتر ئەو کێشەی بۆی خۆی یەتە ناوتەوە ڕوزەتر ئەوە بۆیە جەژن پیرۆز دەکەم لە هەموو تاکێکی کورد لە ئێوە لە کارمەندانی کەناڵی کورسات لە هەموو هاوڕیانم لە بەشی دۆبلاج بە هیوادارم جەژنێکی پڕخێر و خۆشی بێ بۆ تەواوی کورد کۆتایی هاتن بێ بە هەموو ناخۆشیەکان دەستەکانی خۆش بێ کاژوان سعید وەرگێڕی ئەم ستافە بەتوانایە فەرموو جەژن لە هەموو هاوڕێیانم لە هەموو ئازیزان پیرۆز بێ بۆ مێدیەوەی کە ئەم جەژنە بێتە خاڵی کۆتایی بۆ هەموو کێشە و قەیرانانەی کە هەیە و کۆتایی بێ بۆ نەخۆشی و ئەو ڤایرۆسی کە لە ئارایە هەمومانی ماندوو کردووە و سوپاس بۆ دەستگای میدیایی کورسات کە بەردەوام لە خزمەتی دۆبلاژ و هونەرایە
و ئەو سنگ و قورسایی خۆی لە دەست نایەوە کە چەند وەختە لەسەری بەردەوام بە ئومێدیەوەی کاری باشتریش هیواداری هەربا لە کاک ژوانەوە پرسیارێ بکەین کاک ژوان من بیستومە ئەڵێن تێکستی بیانی نییە بیان بەدەستۆ تۆ بڵێ ناتوانم وەرگێڕانی بۆکەم لە ڕوسیەوە داویانە بە دەستەوە دەستی ڕەتت نەداوە لە سینەیانەوە هەتاک و کۆریەکان ئەمە چێ نهێنیەکەی لە ڕاستیە لەبەرەوەی خۆم هەر لە مێژە لە ڕاگەاندنا ئیش ئەەکەم و کاری وەرجێڕانی ژێکێکە لە خولیاکانی خۆم بەشێ لەو تێکستانەی کە بۆم ئەنێرن خۆم ئەیکەم بەشێکی زۆری ئەوەی کە ئینگلیزیە ئەوەی کە کوردیە عەرەبیە ئەمانە خۆم ئەیکەم بەڵام هەندێکی تریش کە زمانێکی ترە وەرجێڕی تر هەیە هاوڕێمەتەمە لێرەوە ڕێزم بۆ هەمویان هەمویان ماندوو بوون لەگەڵمان لە کاگەژین لە کاک پێشەوە لە هەموو ئەوانەی تر کاک پێشڕە و ئەم هاوڕێیانە ئەیکەنوە من پیای ئەسمەوە و خۆشم هەر لە محاولەیان بۆن من ئێستا لە محاولەیەمەوەیان کە فارسیش فێر بم بۆی بچێتە سەرەوە لە زمانی تریش هەر لە محاولەیەم خۆمەر حەزم لە زمانە بەڵام لەگەڵەوەیشا دراماکانەوەندەم شەوەکان خۆشم سێری ئەەکەم پێشترەوە بەشدارم لەوەی کە چ درامایەک باشە هەڵبژێرێ و بەڕاستی شێمە چەندە جوان بێ ئەگەرم ستافە باشە نەیکات و کاک سوورێنی ژەویشە جوانیتیانەکە ناتوانێت بەو شێوێ سەرکەوتو بێ ئەمە حەدیەوەی کە هەوڵ ئێن ئامانجێکمانەوەیە کە باشترین کار پێشکەش بکەین چ لە تێکست چ لە ئەوەدایی کە ئەم بەڕێزانەیەکەن کە من زۆر شانازیان پێوە کە مەگەر ئەمان نەبن زۆر کەس ناتوانێت ئەو کارە بە جوانی بکات و بەڕاستی کارێکی قورسیشە هەم دۆبلاژ و هەم وەرجێڕانیش لەبەرەوەی تۆ ئەبێ کارێ بکەیت کە ئەم ئیشە عەرەبیە یا خۆت کۆریە یا خۆت تورکیە خەڵک هەز نەکاکەمە ئیشێکی وەرجێڕدراوە تا ئەو پەڕی هەوڵ بێ کە خەڵک وا هەستکە ئیشەکە کوردیە لە جاتیەوەی کە زۆر باشە بەردەوام ببین لەگەڵتانە بەڵێ جا بەردەوامی گفتوگۆکان بێگومان ئەگەر قاوەیەکی لەگەڵا بێ ڕەنگە باش بێ وانە پێتان باشە بێ زۆر باشە ئێستا لەم بەشەیە میوانداری دوو گەنجی بەسەلیقەمان کردووە کە ئەتوانن قاوەیەکی زۆر خۆشمان بۆ دروستکەن ئەچینە لای ئەوان کەمە گفتوگۆ لەگەڵ ئەوانەکەن و دواتریش بە سینیە قاوەیەمەوە بۆ لای ئێوە باشە زۆر باشە دەستان خۆش بێ ئەژین خێر بێن سڵاوتان لێبێ زۆر باشە جا ئێمە لەم بەشەمانە گفتوگۆ لەسەر ئەوە ئەکەین کە ڕەنگە بەهۆی جژنەکانەوە بەردەوام کاسەردانی ماڵەکان ئەەکەی یەکێک لە خواردنەوە گەرمەکانتان پێشکەشکا لە نێویشیانە ڕەنگە قاوەیەکێک بێ لەو خواردنەوەی کە پێشکەشمان ئەکرێت اینجا ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەوە ئەەکەین کە بابزانین چۆنچۆنی ئامادە ئەکرێ ئەم قاوەیە چی بکەیت تاوەکو بە شێوازێکی زۆر خۆش ئەم قاوەیە دەرچێ هەنێک کەس هەیە ئەڵێن قاوەی دەستی زۆر خۆشە بابزانین ئەم تایبەتمەندێتیانە بە چ شێوازێک جیا ئەکرێتەوە و چی بکەی بۆ ئەوەی کە قاوەیەکی خۆش دروست بکەیت بۆیان ئێمە نەبڕی بێتیت لەبیرمان چون نقڵەکە پێشکەشی ئەوان بکەین خۆی لە ئەسڵا بۆیە یەکەم جار پێشکەشی ئەوانمان کردایە کە ئەوان عزیێتە کێشن قاوەیەکی بەتاممان پێشکەشەکەن جێژنتان لێ پیرۆز بێت هەمیشە دەمتان شیرین بفەرمووە ژینگە جێژنتان لێ پیرۆز بێت فەرموو کاک ئاریان ئاوات کە بەڕێستان شارەزان لە دروستکردنی قاوەیە جەژنە پیرۆزەی خۆت بگەێنە بە ئازیزان و خۆشەویستانی خۆت. سەرەتا سڵاو جەژن پیرۆز بێ لە هەمولایەک بێ هیوای جەژنێکی خۆش بۆ هەمولایەک و جەژنێک دوور بێ لە نەخۆشی و دوور بێ لە ناخۆشی هیوام وایە هەمولایەکتان دروست باش بن وەکو قاوەش ئەم ساڵ بە بەراورد لە چاو ساڵانی پێشووترا ئەم ساڵ خەڵک زیاتر قاوەی کڕیەوە بۆ بۆنی جەژن بۆ زیاتر قاوە ئەخورێتەوە زیاتر قاوە تەقدیمەکرێ وەک لە ساڵانی تر خواردنەوە گازیەکانیان شەربەتووە ئەم ساڵ زۆر گۆڕاوە خواسێکی زۆر زیاتر لەسەر قاوەیە و زۆر گۆڕاوەیانی ئێستا خەڵک زۆر قاوە بەکارێنێ لە چاو پێشوە زۆر باشە جابا بچینە لای کاکبێژن ئەقبالیش پیرۆزباییەکی جەژن لەویش بکەین و فەرمووتۆش پیرۆزبای خۆت بگەێنە سپاس سەرەتا جەژنی هەموو لایەک پیرۆز بێ سپاس بۆ کەناڵەکەتان بۆم دەرفەتە جەژنە پیرۆزە لە تەواوی هەموو مسلمانانی گیانەکەم دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان جا ئێستا وردە کاگاریان دەست بکەین با دروستکردنی قاوەیەک بۆ ئەوەی کە پێشکەشی میوانە بە ڕێزەکانیشمانی بکەین ئاماژەمان بۆ بۆی چیمان بۆ دروستەکەی ئەمڕۆ ئەو قاوەیە کە دروستی ئەەکەی بە چ شێوازێکە و هەروەها تایبەتمەندێتیەکەی خۆی لە چیا ئەبینێتەوە چونکە جۆری قاوەکان زۆرن جۆرەکانیان
چیمان بۆ دروستەکەی سەرەتا ئەمڕۆ ئەم جۆری قاوەیەمان هێناوە هەشت تێکەڵەیە جیاوازە لە قاوەکانی تر لە ڕێیبوونی حێل و مەستەک و خەزوان و قاوە و ئەم شتانەوە هەم لە ڕووی سوودەوە و هەم لە ڕووی تامەوە زۆر جیاوازە سوودێکی هێزگار زۆری هەیە هەر یەکێک لەم پێکاتانی کەتیایەتی سوودێکی تایبەت بەخۆی هەیە ئێستا چیمان پێویستە ئەگەر بۆ نمونە بمانەوە قاوەیەک ئامادە بکەین پێداویستیەکانی کە پێویستەکە لە قاوەکە بەکاری بێنی چین بۆ دروستکردنی قاوە ئەوەی کە پێویستمانە جزوەیەەکە کارەبایی بەیان لەسەر ئاگر بکرێت ئەوە حەسەب ئەو کەسەیە کەلایەتی قاوە بەردەست بێلامان لەگەڵ ئاوە تەنها ئەو سێشتەمان پێویستە دەستەکەین بە دروستکردنی چەندێک لەسەر ئاگر بمێنێتەوە کاگاریان تا ئەو کاتی قوڵپەیە بە ئاوی گەرم قاوە دروست بکرێ باشە یاخود ئاوەکەی سارد نا ئەکید ئەبێ ئاوەکەی سارد بێ ئەگەر ئاوی ئەو قاوی کە دروستەکەی گەرم بێ قاوەکە جوان ناتوێتەوە لەگەڵیشی ئەو تامە وەرناگرێت ئەو تام و چێژە وەرناگرێت کە قاوەکە هەیەی زۆر باشە زۆر باشە ئەگەر ئێستا ئێوە وردەوردە دەست بکەن بە دروستکردنی قاوەکە ئێمە دواترینەوە لاتان و گفتوگوی زیاترەکەین لەسەر ئەم بابەتە باشە ئەگەر ئامادە بوو پێشکەشی میوانەکانمانی پێ سوپاسانەکەن دەستان خۆش بێ دەستە خۆش بە ئەژینگیانجا من یەکێک لەو کەسانم حەز بە قاواکەم بەڵام نازانم دروستی بکەم ئەو کێشەیە کێشەشە جا دیدارخان وتی کە حەزی لە قاوەیە وایە حەزن لە قاوەیە جا باسێکمان بۆ بکەی وتت پێت خۆشە ئەزانی دروستی بکە یا وەک من کێشەکە دەوەیە قاوەکە بەدەستەوە خۆش دەرداچێت جاری وای ئەیکەم ئەسووتێ جاری وای ناخۆشە بەڵام قاوەکە ئەسووتێ ئەو نیە هەر ئەژوەستم بە دیارەوە ئەوە نازام خەز دەرەچێ زۆر بەتاڵی کاک ئیسماعیل لەڵێ داڵغەی ئەڕوات وڵایەر بە دیاری شێمگەتی نازانم هەستەکەم خەریکی تێکسوشتر هەیە ها لە شانۆگەری یان لە دۆبلاژە ئەوانە ڕاهێنانیان نەکەی بەس زۆرم حەز لێتی بە تایبەتی بەتاڵی حەزم لێر کاتیشی نەژوورەوە چاوم چۆ سەری وتم باش قاوەیان بۆ هێنەی ئەتوانێت دوایش پرسیاریان لێ بکەم بزانی نەهێنیەکەت چێ بوو ئەوەی تۆ ئەسووتە هی ئەوان ناسووتە لێرە سەری دەستیانەکەم بزانم چۆنیکەن جاتان میکەن ئەگەر تامەکەیتان زۆر بەدڵ بوو دواتر پرسیاریان لێ بکەم زانم چۆن دروست دەکرێت بینە لای خاتوو لەنجام با گروپی ئەمبەریشمان بزانم تۆ بینێت لەگەڵ قاوە چۆنە ئەزانی دروستیکەی حەزەکەی کە دروستی ئەەکەی بە سادەیی بی خۆی چۆنی وەڵاهی منیش بەڕاستی زۆر حەزم لێتی بەڵام لەبەرەوەی تۆزێک کێشەی گەدەم هەیە تۆزێک من ئەم لێکراوە کەمە ببی خۆم من هەر خواردنێک بمەوێ ئەتوانم دروستی کەم کێشەم نیانی ئەگەر نەشی زانم خۆمی پێفێرەکەم و دروستی شیەکەم یعنی حتا لە ماڵەوە خراپ نیم یعنی ناتوانم بڵێم وەک ئەو وەستانێک کە خۆیان اختصاصی قاوە دروستکردنیان هەیە منیش وەک ئەوانم بەڵام لە ماڵی خۆمانە من تۆزێک باوکم تەبیعەتی زۆر جیاوازە خواردنی کەسی بەدڵ نیە بەسە شتێکی بنی بەدڵە یعنی ئەوەی کە چێشتونانیشی خۆشە بەڵێ کابانێکی تەواوە هەروە کە ئەژێنەوەی دەی هەر بمێنی باوکیشە بە هەماشە کاک هاوڕێ ئەگەر تۆ باسێکی ئەوەمان بۆ بکەی باسی قاوەمان کرد بەڵام با بەگشتی باسی ئەوە بکەین نێوانە لەگەڵ جێژنە چۆنە جێژنە پیرۆزە تا چەند حەزت لێتی تا چەند حەزت لە جێژنانەدانە خۆی لە ڕاستیە ئەو جژنە ئەم جژنە وەکو جاران نەماوە یعنی ڕەنگە بانەش لێ مەمی بە تەمەنەکان بڵین تۆزە من تەمەنم لەمان زیاترە یەخوا تەمەن درێژ جژنی ئێمە بەڕاستی خۆشتر بوو ئێستا جژنانە نەماوە هاتو ئێستا بە مۆبایلەکە جژنە پیرۆزەیە گەنێرێ و بەڵام بەڕاستی زۆر خۆشە جژنە پیرۆزە و گردن ئازایی و خواردن و وردەی جاران وردامان قسە گیرفامان بۆی شەقەی بێت و عەرەبانەی تریشقە کە سواریە بووین قامچێکی پیاکێشان چکە پارەمان نایە و سیاری دووکەڵەکە کە هات و بەردمانتی ئەگرت و یعنی دنیاە نەریت و سروتی جوان ئێستا هیچی نەماوە ژیان سادەتر بوو بەڵام هەمووی ئەڵێ خۆش سادەتر بووە بەڵام بەڕاستی هەر پێویستە چکە تۆ بارە کۆمەڵایەتەکە زۆر گرنگە بمێنێ زۆر خۆشەویستیەکە بمێنێ خۆشەویستیش بەخوا بەبینینە بە مۆبایل نییە جا من بیستمە دوای درامای شەهرزاد سەردانێکی تارانە کردووە ناوەڵا بە تاران نەچوم بۆ سەقز چوم سەقز و شارەکەی من شوێکەوەتە بەڵام بوتیان ئێرانی چوومە هەستم کرد تاران بوو بێت نەچوین بۆ سەقز و سنە و بە خەڵاتی شەو هاتینەوە لە شانۆگەریەکە و شانۆگەریەکمان برد بەڕاستی
زۆر سەرکەوتو بوو زۆر باشبوون لە وارزانم لە کۆی حەو خەڵاتە شەشیمان وەرگرت شانۆگەری هاملێت بوو بردمان من دەوری کلاودیۆسم تیابینی دوو هەم ئەکتەر بەڵام خەڵاتی باشترین ئەکتەرم وەرگرت لەوێ کەوتوبی هەر هەموو ساڵێک لە سەقز هەوڵە درێت با بڵێن فستیڤالێکی شانۆی باش باوێ بچێت زۆرش ئاستەکەی بەرزە ئەو با منش ڕێکلامی بۆ شاری خۆم بکەم زۆر ئاز بەرزە باوەڕە هەبێ ئەوەی تاران ڕەنگە بڵێم تقریبن لە مستەوە ئەوەی سەقزە بەڵێ جا ئەگە ئازیت کێشیش نەخەن زۆر زۆر سپاس دەکەم مەمە با من پێشفەرمو جەناب حەزەکەی پێشکەشی لە ئەنجەخانی کارکردنمان بۆ بکەیت لەگەڵ کاری دۆبلاژە چۆنچۆنی ئەو دەورانەی کە پێشتر ئەیبینی چۆنچۆنی دیاری ئەەکەی بۆ ئەوەی کاتۆ ڕۆڵ بگێڕی وەکو دەنگی ئەو کەسە ڕۆڵ بگێڕی پێویستەکە ئەو کەسە کەسایەتیەکەی تا ڕادێک لە کەسایەتی تۆ نزیک بێ خۆی ئەگەر نزیک بێتەوە زۆر خۆشترە مرتاحتری بەڵام من بۆ یەکەم جار کە دۆبلاجم کرد لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بووم ئەوسا دەست خۆش سپاس دەکەم ئەو کات لەوێ بووم لە بەشی مناڵان بە قاوەکەم دانێم فەرمۆ لەگەڵ مامۆستا هاوڕێ لەو کاتۆ چاومان لەسەر ئەوەیە کە هاتی دەژوورە وتمان بزانین ئەوە چێ پێشکەشمانەکە بەدڵە بوو باش بوو یعنی دوایی وتەوە مامۆستا هاوڕێ بە بەلاشیش دەستمان کەوت زۆر باش ساڵی 2005 بوو لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان لە بەشی مناڵان بوو تاهیر عەبدوڵڵا لێرەوە سڵاوم هەیە بۆی لەوێ مەسوولی بەشەکە بوو ئەوتی بۆ سبەینێ فیلم کارتۆنێکمان هەیە ئەبێ دۆبلاجی بکەین دوو کارکتەری سەرەکی تایەکی کیان تۆی وتم ئەخر کاک تاهیر من ئەو ئیشەم نەکردووە بەڵام پێشتر ئێمە ئیشی بووکەڵەمان ئەکرد لە بەرنامەکانە وتی نا دەنگ زۆر باشە ئەزانم باشیش ئەدایەکەی ئیتر ئەوە بوو بە کرانەوەی دەرگایەک بۆ من بۆی کە بێمەناو ئەم دنیا لە بەرەوەی کە زۆریشم حەز لێ بوو زۆر قورس نەبوو بۆ من بەشێکیت لە بیر ماوە دوور کارکتەر بوون ڕێویەک و پشیلێک بوون وابزانم تر زۆر عجول بوون نازانم بەجددی بەخوا حیواری ئەو کاتەم لە بیر نەماوە زۆر باش ئەیتر لێەوە هاتمە ناو ئەم دنیایەوە و تا ئێستاش بەردەوامم ئەووارێکی زۆر ئێستا لە بیری تو ئاما لە کارەکانی تردا بتوانێت ئێستا پێشکەش بە ئێمە بە بینەرەکانی بکەی بۆی بیری شام بکەوێتەوە کە کارکردن بنێرە لە کورسات بۆ من بەڕاستی زۆر زۆر جیاوازە زۆر تایبەتە لەبەرەوەی کە هەم کورسات کەناڵێکی سەنگینە لە ناو خەڵکە و دوایەوەش ئەو درامانەی کە هەڵەبژێردرێت بەڕاستی ئەگەر سوودێک بە کۆمەڵگە نەگەێنێت زیانێکی پێناگەێنێ لەبەر ئەو من زۆر مرتاحم لێرە و جیا لەوەش کاکسورێن دەنگەکان زۆر بە باشی دابەشەکە سەلیقەیەکی زۆر باشی هەیە جا کاکسوران لە بەشی دواترا لەگەڵمانە بێت خۆی زیاتر باسی ئەوەمان بۆ کات ئەم دەنگانە چۆن هەڵەبژێرە ئەم درامانە چۆن هەڵەبژێرە کە گونجاو بێت بۆ خێزانی کوردی پەشیمان نابیتۆلەوەی کە ئەو بۆ هەڵەبژێرە چ کارکتەرێکە بەڵام ئەمەی ئەم ئەخیرە کە دۆبلاژمان کرد درامای ڕێگاکەم باشە من بە کارکتەری دایکی دەلیلا وابزانم حیوارم لەگەڵ مامۆستا ئیسماعیلا هەیە ئێستا توانم بەشێک لە حیوارەکان پێشکەش بکەن یەک حیوارم بیرە ئەوەی کە باسی پارەکانەکە ئەڵێ لەمە دووە ئەبێ ئاگادار بم لەمە دووە ئەبێ ئاگادار بم پول بە پول چی لەو کێڵگەیە سەرفەکرێ تێگەیشتی لەوە بخوا مەگە حیوارەکەی کاک جەلالیش تۆ بڵێ لە بیری نەماوەتەوە لێوە بە حەڕەشە پێمەڵێ ئەوەشی لەبیر و هەربیر دوای ئەوە یەک حیواری تریشەیە نابێ بە هیچ جۆرێک لەمە دووە ئەو دکتۆرە بێتە ئەو کێڵگەیەوە تێگەیشتی حیواری نییە هەڕەشەیتیانە بێ حیواری نییە هەڕەشەیتیانە بێ ئەوە نەتەوە هەڕەشەکە لە بیری چوێتەوە ئەویش حیواری وای هەیە پێم وا بێ بەسەر چاو خانمەکەم ئەوەی کە تۆ ئێڵێ لە مۆدانایڵم بە هیچ شێوەیە ئەو ئافرەتە پێ بخات و ناو کێڵگەکە بەدڵە بەڵێ دەرکەو هەڕەشەکە ئیشی خۆی کردووە دەستەکانە خۆش بێ ئەگەر بیای بە کاک جەلال کاکەمال کاکەمال
داوای لێبوردنەکەم کا کەمال جەلال دەنگێکی زۆر زۆر پڕ لە یادگاری خاڵۆ یەک دنیا کارکتەری دیکە برادر فەرمۆ بەردرێژەی پێبا مەوەستە فەرمۆ ئەو خاڵۆ ڕەمزی یەکێکە لە کەسایەتیە بارزەکان کە هەر خۆی تەنها لەو دەقەیە تەنها کەسێک نییە کۆی هەموو کەسەکانە ئەوە لە فەلسەفەی کارکردنی تێکستەکەیە من ئەوەی کە زۆر وشەیەک بوو کە بەکارێنە لە حاڵەتی کە سەرنجی ئەچوە سەر بەرامبەرەکەی خوێندنەوەیکی خۆی هەبوو یەکسەر ئیترە ئەبووە و کەسایەتیە ئەبووە جێی ڕامانی خۆی بەم وشەیە تەرکیزی یەکسە سەری برادر پەیامی زۆر جوانیشی قتیاب و قسەکانی یعنی زۆر جار بەشێک لە لەختەکانیان هەڵگرتووە نەسێکی فەلسەفیە ینی ئەوە لەسەر بیر و هزر ئیشەکە لەسەر بە تایبەت یەت لەسەر کۆمەلگا تایبەت نییە بە کۆمەلگایەکی دیاری کراو کۆمەلگایەکی گشتیە لەبەر ئەوەی نووسری ئەو تێکستە خۆی کەسێکە کەسێکی ئەکادیمیە لە بواری بیر و هزر و فەلسەفەیە یا ئەو ڕێچکەی گرتووە بۆ ئەوەی دەقێکی نەمر بێ ئەو دەقێکی زیندووە ینی بۆ هەچ کۆمەلگایەک بێت تیا چونکە ئێستا هەر کەسایەتیەک لە ناو ئەزەلە بیبیتە هەچ کۆمەلگایەکەوانێ کۆمەڵێک کەس خۆی تیابینێتەوە ئەو ئەڵێ ئەوە لە منە چێ ئەو ئەڵێ لەوە چێ ینی باز لەو زوڵم و زۆر و ستەم و نابەرابەریە لەو حەز و ئارز و ئاواتانەکە کە لە ناو هەموو کۆمەلگاکانەیە بەڵام بە شێوەیەکی ئاقڵمەندانە مامەڵەی لەگەڵاکە شەڕ بە شەڕ ناکە باشە هەمیشە ئەوێت ئاشتی بەرقەرار کە هەمیشە هەنگاوەنێ بۆ ئەوەی کە بگات بە خۆشنودی دیاریکردنی ئەو تێکستەش لە بەشی دۆبلاجە یەکێکە لە نیشانەیەکە لەوەی کە بەشی دۆبلاژ زۆر بە سەلیقەیەکی باش ئەتوانن تێکستەکانی بکەن و تێکستەکانی کەش هەمان شتە بەڵام ئەوی خاڵە ڕەمزی زۆر سەرنجڕاو کێشە تۆ خاوەنی دەنگێکی زۆر تایبەتی کاکەمات ڕاهێنانیشی بە چەنەها بێژر کردووە ئەم دەنگانە ئەتوانرێ دەنگێکی ئاڵتونی ناوی بهێنی بۆ ئەوەی کە ئەم دەنگە هەروە بە خۆشی بمێنێتەوە هەروە بە کاریگەری بمێنێتەوە هیچ ڕاهێنانێکەکەی هیچ ڕایەنانە پەیوەندی من 24 ساڵ بێدا بڕان لە دەنگی گەلی کوردستان بووم لە ڕادیۆ هەتا ساڵی 2014 ساڵی 2014 ئیتر بەهۆی دۆخی ئەو کاتەوانێ من چوم کار و کاسبی خۆمم کرد یەکەم ئیشیش کە دەستم پێ کردەوانێ خاڵە ڕەمزی بوو بەڵام خاڵە ڕەمزی ئەوە نەبوو من پێش هەشتاکان خۆم سەرپەرشتی گروپێکی شانۆی مەکرد بەشداری دوو فیستیڤاڵی لاوانم کردووە لە یەکێک لە فیستیڤاڵەکانە خۆم باشترین ئەکتەر دەرچووم دەرهێنانم کردووە تقریبەن بۆم ناژمێرێ بڵم چەندانەیە یەخوا هەر بمێنیت ئەو دەنگەش هیوایەتم هەر لە مناڵیەوە هیوایەتم هەبووە و کاتێکیش سەردەمێک چووینە شاخ و دوایی کە هاتینەوانێ باشترین ڕێگا کە بۆ ئەوەی بتوانم درێژە بەو خزمەتە بەم من نواندنم هەڵبژارد گەرچی لە مۆسیقاش وازم نێناوە تۆزێک من لە هەشتاکانە ئەوەی کە تەمرینی بە من ئەکرد لە هەموو عێراقا بەوە دەکەس لە سەکسیفۆن ێزانی من تاقە کەس بووم لە سلێمانیە کە دەورەی کە دەرزی تە سەکسیفۆن مەبینی ئێستاش هەر ئێستا نا بەڵام ئێستا بەردەوام گوێی لێگرم هەموو عەسبێکی بە ئەکادیمی ئیزانم ینی بە سەماعی هیچ شتێک نازانم کاتە لە بیرە ناشوێتەوە بەڵام بە نۆتان ئەو ئەکادیمی هەموو عەسبەکانی یەکەم دەورەی ئەوم دیوە پێشتر مامۆسا لە میحەنا یادی بەخێر ئەو وانەی پێوتومەتەوانێ ئەمانە وای لێ کردم من سوود لەوە بینم کە چۆن دەنگ خزمەتی دەنگ ئەەکەم ئەوەی پێشینێ بوو ئەوە بوو من ئەوە هەستم کرد کە ئەمانە دەواازەیەکن بۆەوەی چۆن دەنگ خزمەتەکەی ئەو تەجروبەی 24 ساڵی ناو ئیزگەشم بەڕاستی من هەمیشە بە دوایە گەڕام ینی
ئەمیز بزانم چۆن دەنگ خزمەتەکە ئێستا من هیچ کتێب و نووسراوێک نییە چۆن دەنگ خزمەتەکەی بەڵام بە پێی تەجروبەی خۆم زۆر شت ینی هەتاگە دەنگت تێکچێ ئەتوانم پێت بڵم بەم شێوەیە توانی چاکیکەی یەکێک لەوانەی کە من زۆر گرنگە لەم هەموو مرۆڤێک کە بەیانیان لە خەو هەڵەسێ ئەگەر خزمەتی دەنگی نەکە ناخۆشترین دەنگی هەیە دەستەکانە خۆش بێت کاتە ئەژن من و تۆ دەتوانین زۆر زۆر سوود وەربگرین من هەشتی ئەوەی کە بیزانم بەڵام ئەبێ بە قسەم بکەنە چونکە تەجروبەکە ینی تەمرینەکان هەل لە خوێندنەوەی تیا ینی هەنێ خوێندنەوەی تیا جیاوازە لەو خوێندنەوەی کە توی خوێنیتەوە ستاندارد ینی ئەوە تەسیراتی دەنگی هەیە ئێستا بۆ نمونە تۆ ئەگە بتوێ لەم بەرنامەیەوە کاریگەریت هەبێ لەسەر بەدەنگ بەس بەدەنگ کاریگەریت هەبێ لەسەر بینەرەکانت تەمرینی خۆی هەیە ئەنی ئەوە نیە هەر بڵێ من بە حیوارەکان ئەیکەم یا بە جوڵەکانی دواتر بن و سەحەر سەردانێکی لای بەڕێز ئەکەین بۆ ئەوەی کە ئەو تەکنیکانەمان پێ بڵێ بەڵام ئەگەر ئێستا مایکەکە خاتوکەنار دەستەکانە خۆش بێ فەرموو خاتوکەنار جژن چۆن بەڕێ ئەەکەی جژن فریا کەوتی بیکەی قاوەکە پێش هەموو شتێکتامی چۆن بوو قاوەکە هەرچەنە من حەزم لە قاوەی سادەیە قاوەکە زۆن زۆر کەمە خۆمە بەڵام تایبەتەوەی ئەمان دەستیان خۆش دەستیان خۆش بێت فەرموو بە شێوەیەکی گشتی لە ساڵانی ڕابردووە جژنمان بەخۆشی بەڕێ کردووە و ئەوەی کە پێویست بۆ جژن ئێمەش وەکو هەر خێزانێکی تر کردومانە بەڵام بەداخەوە جژنی ئەم ساڵ بۆ من ئەتوانم بڵام تا ڕادەیەکی زۆر زۆر ناخۆش بوو لە بەرەوەی ئازیزێکی زۆر دۆستم ببوون کە نمیز لێرە باسێکم بەس کە پرسیتان چۆن بەڕێت کردووە بەڕێمان کرد بەڵام لەگەڵ ئەوەشە هیوادارم هەموو کەسێک قەت بە لە دەستدانی ئازیزانی تاقی نەکرێتەوە و هەموو کەسێک هەموو ڕۆژێکی هەر جەژن و خۆشی بێت و کە ئەمە دوا جژن بێت بەم شێوەیە بەڕێ ئەکەن ڕۆژانی تر جژنەکانی تر بە هیوایەکی زیاتر بە دڵێکی ئاسوودەتر و خۆشتۆ بەڕێ بکەن سپاس بۆ تۆ با بینە لای کاکسمائیل چون دیاریخان یەکەم کەس کۆمنتیمان لەسەر قاوەکە وەرگرت و اینجاوا دیارە لەگەڵ کاکسمائیلشە تەنسیقتان زۆرە بەیەکەوە چون هەرچێکدا ئەشار دا بەدەست کاکسمائیلەوە ئەموتی من ئاو زۆر ئەخۆم هەموو دەقێکی ناکرێت دەبکە بخەمە ئەوە بیهێنمەوە ئەترسم لە هەر ئەو نەبوو مایکەکەی ئێمەش مایکەکەشی خستە بە ئاوەکە پێ هەمەچێ دەبە ئاوی خستە پشتی منەوە بەهار حەڵقەی ناگەل دایە کەس چاوی لێ نییە بۆی نشکەوێتە خوارەوانی خۆی ئەو ڕۆحیەتی هاوڕێیەتی زۆر خۆشە لە شوێنی کارە لەگەڵ ئەم خوشکە تاوان لە پێش ئەوەی بەمە کەناڵی کورساتی بەڕێز لە دراماشکۆ لە هەر خەریکی دبلاژ بووین بەڵامی تر بەیەکۆ بووین و لێ دوایش هاتیینە کورسات لێرە شەرەمان شت بەریەک کەوتینەوانێ و من ئێوەچی بەیەکەوە هیچ حیوارێکتان هەیە بەیەکەوە ئەنجامتان دابێت ئەگەر هەر هەمیسان لەبیرت نەچێتەوە وەڵاهی من وەکو ستاف زۆر سپاسی کاکسۆرێنەکەم لەبەرەوەی من دەوامم هەیە لەگەڵ ستافە کەمتر بەریەگەکەوین من بە تەنیایم جارجاریم هەڵبەتە ڕۆڵە سەرەکیەکان زۆر جار هەر دەورە سەرەکیەکان بڵێ ئەی بینم بەڵام من زۆر کە لەم خوشک و بەرانە کەمیان ئەناسم لەبەری یەکتر نابینین من لە کاتی جمعە و شەمان نایم کە داوامم نییە یاخود شەوانیم ئەمان ڕۆژکو نەتوانێ لەبەرەوە لە ڕاستە نازانم زۆر کەمیان ئەناسم بەڵام وەکو حیواریش بەرکەوتنمان کەمترە نازانم حیوارم لەگەڵ کێسە ئەو خوشکە کەوتی ئێستا زانیم کە ئەوە دەوری چەند وەختەوە چەندێک هاوسەریشمە لە تەمسیلەکە نازم ئێستا زانیم ئەوە ئیتر زۆر یعنی جێ پرسیارە مفاجئ بوو بۆ من یعنی کە زانیم ئەو دەنگەهی ئەو دەنگەهی ئەوە بەو شێوەژە و دوو پرسیارەی لێکردم جارە بیر لەوە بکەمەوە کە ئەوە یا بیرە لە هەڕەشەکە کردەوە بیرە لە ڕۆخساری ئەکتەرەکە کردەوە کاتی خۆشحاڵین بەرنمەکەیمە دەرفەتێکی ڕەخساند ئێوە بەرکەوتنتان زیاتر بێبەیەکەوە ئیسماعیل بۆ ئەوەی کە لە کاتێکا کە دۆبلاژ ئەەکەن ئێوە ئەگەر دوو ئەکتەرەکە هەردووکیان ئامادە بن بەرامبەر بەیەک بن لە کاتی دۆبلاژەکە باشتر ناچنە نێو ڕۆڵەکەوە خۆی ئەوەی من بینی بێتم لە کەناڵی سەحەر زیاتر کە بینێتم بەڵێ ستافەکە ئەوها دانیشتون و بەریەکەوتنیان هەیە بەرامبەر بە یەکتری ئەداکەیان جوانتر بۆیێت واتە مەسەلەن هەڵچوونێکە پێکەنینێکە تووڕەبوونێکە گریانێکە بەڵام سوپاس بخوا بە هەمومانەوانێ نەک تەنها هەر من هەمویان بە هەمومانەوە کە بە جیاجاش کردمانە کە ئەوها تاکتاگەچینە ناو کابینەوانێ و سەوتی خۆمان تەسجیلەکەین
زۆر زۆر سەرکەوتون و زۆر زۆریش سپاس بۆ کاکسورێن کە بە دقیقی ینی توانیوێتی کارکتەرەکان هەڵبژێرێ ئەو سەوتانەی کە مەسەلەن بڵێن شیاوە بۆ ئەو زۆر کات من ماڵەوە پێمەڵم ناڵگانە باوکە بۆ تۆ دەوری پیاوی پیرەمینی ئەڵم ڕۆڵە سەوتەکەی من وا هاتووە چیم گۆ خی گەورە ئەو ئەداییاوە بە من کاکسورێنی سوپاسێکم کە ئەو ڕێزەی لە من ناوە من سوپاسێکم هەموو سەوتەکان زۆر کات دەوری پیاوە بە تەمەنەکان هی منە و من بە شالازی شەوەی کەم تەمەن درێژ دەوری خراپ چییە؟ دەوری کە دۆبلاجەکەین زۆربەی کات ئەو دەورانە لە لای منە کە با بڵین نەرێنین بۆ نمونەی تر جاری وا هەیە هەموو مشکیلەکان ئەو نییە ئەو کارکتەرەی من دروستیەکانی دنیای دوعاونزاش هەمشاکر لەو ڕۆڵە دوعاشم بۆ لە دوور بیدی ئیشەڵڵا لەو دوعانە لە جودا ئەکبەرە من دەوری مەهامانگامە بوو ئیتر ئەوە نییە ئەم بیستەوانێ کە ژنێکی چەند و ڕێ و چەند ڕەزا قورسە بەس ئەوە نەبە جوانی زۆر جار ئەژن ئەو ڕۆڵانە تەنانەت بەدەنگ ئەگیرە تۆ باوەڕ ئەەکەی بەو کەسایەتیە کە بە شێوەیەکی ئاوا نەرێنی خەریکە ئیشەکە بێگومان ینی هەر یەکێک لە ئێمە ئیشی خۆمانەکە ئەبێ ئێمە بەدەنگمان ئەو نواندنەی ئەوان بە جەستە و بە ئیما ئەو بە هەمووی ئەیکەن لە بەرکامێرا بێ ئێمە بە قوڕکمان بەدەنگمان بیکەین ینی ئەحساسەکەمان ئەگەر کەمێکی هەبێک لە ئاستی نواندنی ئەوانە بە دڵنیاییەوە ینی ئەوە دەرناچێت کە بینەر حەزی لێت ینی هەر بۆیە هەریکێک لە ئێمە کە ڕۆڵێک وەرەگرین ئیتر بەتەواتی ئیشی لەسەرەکەین لە بەرۆی ینی هەم وەکو ستاف کە ئیشەکەین و با بڵین هەم کاکسورێن هەم دەرهێنەرەکانی هاوڕێمان ینی ئاگیان لەوایە گەر ئەحساسی ئێمە کەمتر بێیان ئەو هاوسەنگێ دروستکان باشە کاکەکەم ئەگەر کاک ئاکام و خات و دیدار ئامادە بن بێکەوە ئەگەر هیچ ڕۆڵێکتان بینی بێبەیەکەوە لەگەڵ دیدارە نازانم شیوامان نەبوو ئەگەر ئازێت کێشی نزیکی کەمتری کات ئەمە ڕێگا لە پێیمانە نازم هیچ دەورێکمان هەبوو کە بێکەوە فەرمو کاکەکەم ئێستا ئەیگەڕێنینەوە ئەیبەمەوە ئەمە ئەو کاکسماعیل دای شاردەبوو فەرمون کاکەکەوەنیمانە وڵا باوەڕ ناکەم چەند وەختەکە ئیشەکەی بەڵێ نەبووە لە درامایەکە ڕوبەڕووی یەک بێتوانێ کارکتەرێکمان هەبێ بێکەوە ینی بێک و حیوارمان قەینا بێ دڵی ساڵی پەیمانگەر لێک کۆلابووی کامێک لە حیوارەکان بە دڵی خۆتانە ئەوەمان بۆ بڵێن ئەوەش ئەبێت کاکاکەم نەڵێ هەڕەشە ئەنگێزە چۆن کەس بەرامبەرە نەوەستاوە بەس زۆر مفاجە چی بڵێن خۆتا حەزەکە دیالۆگێک دروست بکەن ئێستا جوانی هەر قسێکی ئاسایی بێ بەس بەو دەنگە بێ کە کارکتەرەکەت بەو شێوازێ باشە لە شاژن ڕازیە سوڵتانە بوو کارکتەری ڕازیم ئەکرکاری دەنگیم بۆ کرد بەڵام ئەوەی زیاتر بەرامبەرم بوو سامان سەباح بوو ڕاستەکەی لە بڵین کارکتەری بەرامبەرمە لەگەڵ ئاکاما هیچی وام نیە بەزەتوانم شتێکی بچووکی ئەوە دووبارەکەمەوە ڕاستی من شاژنی ئێرم تۆ بۆت نییە بە هیچ شێوەیەک کاری خراپە بەرامبەر بە میلەتەکەم بکەیت هەر ئێستا ئەبێت داوای لێبوردن لەم خەڵکە بکەیت تۆش دەتوانی داوای لێبوردن کەیت بۆ ئەو بە شەودانا بۆ ئەو ناڵێ مەرۆکو تو چکێ بە بەرێکوتمان بە سیاست بی ئەبێ بی بە ئەو دەستەنگە شکۆی تایە شکۆی شاژنانەی تایە زۆرینەی کات کارکتەرەکانی یان زۆر سرعت و عجول و ئەوارم بەرەکەوێ یان ئەبێ ئاواهی بێ شتێکی زۆر باشەیە کاکسورێن چەندێک کاری لەگەڵا بکەی ئەگەر کارکتەرێکی تازە دروست بێ لە درامایەکی ترا گوێ نابووی کە تۆ چەند کارە کرد بێ یان دەنگت چۆن بێت ئەتهێنە تاقیکردنەوەی لەگەڵا کا بزانێ ئەم دەنگە گونجاوە بۆی یان ئەگەر نەگونجێ ئەو بەکارە نانێت لەبەری کە زۆر ئیشە کرد بێ یان درامای ترە پێشتر لەگەڵ یا کرد بێ گەر نەگونجێ داینانێ گەر گونجاش ئەڵێ پڕی خۆی تاقیکردنەوەی تازە بەڵێ کاکاکەم خاتوودار ئازێتی کێشا بەشێک لە ئەو ڕۆڵگەرانەی پێشکەش کردین کاتۆ چۆن بەرکەوتنانەوە تۆ شتێکی تر دقێک هەیە بە دڵی خۆت یعنی هەستە کردو بۆ نمونە ئەمە لانێ ڕۆژە قسەی دڵی تۆ بووایە بتکردایە شتێکی وا هەیە هەبوو هەر لە درامای ڕێگاکەمە یحیا منێسی و شەوی کە لەگەڵ دەریلای ئاچنە لوبنان و دیمەنە بەلای خۆم و زۆر جوان بۆ چەند حیوارەکان بێسە بە مەزبوطی لەبەر نییە لێنا بەس ئەو دیمەنە سەرنج ڕاشێش بوو بەجددی گوێ بگرە دەلیلا
لەمە بەدوا تۆ مناڵە بچووکەکەی جاران میت لێرە بەدواوە تەنها ئەوە بێت کە منێڵێم لەمەولا بێت زۆر بە باشی ئاگادای ڕەفتارەکانە بیت چۆنە ڕۆیت چۆن ئەگەڕێیتەوە لەگەڵ چێ دانیشیت لەگەڵ چێ قساکەیت بە تەنیا من دەستنیشانیەکەم سپاس دەکەین بەس هەموو وتەکانی کە ئەمڕۆ پێشکەشیان کردین هەڕەش ئامێز بوو بۆ ڕۆژی جژنە دەستەکانتان خۆش بێت ئەوە نە بە جوانی نواندن ئەکەن گیانم یەک دەقەبا من مایکەکە ئەزیێتشی مایکەکەتان بۆ بێنینەوە ئەزیێتشی خاتوش نە قسەکەت لەگەڵ داوای کرێ لێرە ژنسالاریە هەم من حیواری توم نموت هەم دیدار بەڵام ئیتر بەڵامی تر تۆش حەقە کردەوە دەستان خۆش بێت زۆر زۆر سپاسدانەکەین مەمنون بۆ ئامادەبوونتان کاک کەمال ئەگەر بە کورتی ئازیێت کێشی قسەیەکت ماوە یەک شتێ بنەوە نەڵم کاک جوان لێرێ زمانی تەرجمەکردنەکەی وەرگێڕانەکەی زمانێکی زۆر پاراوە ئەوە ڕۆڵێکی گەورە ئەبینێ لەوەی کە بتوانین ئێمە بە زمان بەو زمانی کە ئێستا قسەی پێەکەین و ڕۆ بچێتە ناو هزری بینەرەکانمانەوە یەکێکە لە ئەرکە گرنگ و سەرەکیەکانی کاری دۆبلاژ من لێرەوە دەستخۆشی لێکم هیوادارم سەرکەوتوو بێ و کەوای پێڵم ئەوە ینی سەرقاڵتر یەکەم ماندووتی خۆی تا ئێستا ئەو بواری تاقی کردوێتەوە یان نەکاک جوان یان بەس تەکستەکانیان بۆ وەرگێڕانیان بۆ من کاری وەرجێڕانەکەم و پیاچوونەوەی وەرجێڕانەکان بە تەمانی تاقی بکەین ناخێر بە تەمانی لەبەرەوەی بوارەکە بوارێکی هوەری تەواوە پێویستە بۆ خەڵکانی کە لە هوەرە شارەزان و من نەمەوەیە لە لێرەشەوە سڵاو ڕێزم بۆ ئەحمەد ناتەق بنێرم کە ئەو سەرەتا ئەم ڕێچکەی دەست پێ کرد بۆ من و بۆ کاکسوورێنیش ئەحمەد هەندەرێکی گەورە بوو کە ئیش بکەین لە بواری دۆبلاجە بێگومان کاکسوورێن ئیشی ئەو تەواوەکە و منیش لەبەر سەرنجڕاکێشی کارەکانی ئەحمەد و بە هەندانی ئەحمەد و سوورێن دەسم بەەوە کردووە کە کاری وەرجێڕان لەم بوارەیە بکەم و دەستخۆشی لەم بە ڕێزانەشەکەم هیوادارم توانین کارێکی باشتر دەستی هەموو لایەکتان خۆش بێت جا تەنها 3 دقە کاتمان ماوە ئەگەر لەم گروپە لەم گروپی ئەمبەر من ئەمبەرم کردو بە گروپی ئەمبەر کەسێکی ترتان حەسکەن دوا قسەتان هەبێ کاک هاوڕێ ئەگەر بەڕێستان بەڕاستی من دەستخۆشی لە هەموو ستافەکەکەم و ستافی ئەم بەرنامەیە کە حەیف بینەر پشتەوە نابینێ ئێمە ئەزانین بەڕاستی ئەیبینین کە ئەوانە چەند ماندووە بن لە ژووری کۆنتترۆلیش و لێرەش بۆیە من حەزم کرد بە بینەرە خۆشەویستەکان بڵم کە بەڕاستی ئەم دەرکەوتنە جوانەی ئێمە بەهۆی ماندووبوونی ئەوانوێت دەستان خۆش بە سپاسانەکەم دەستخۆشی بۆ ئێوە سپاس کە لە جیاتی ئێمە سپاسی بەرادەرانی و هاوڕێیەکانی ئێمەتان کرد لە پشتی کامێراوە هەمیشە وتومانە لەشی هەمویان ساخ بێت هەر لە کاک دلێرەوە بیگرە کاک سەنگەر کاک سۆران کاک ژیار هیچ ناوەکە سپاسیشم نەکردی ناوەکەشتم نەبێتەوە سپاس بۆ هەمویان و هەروەها هاوڕێیانمان لە کۆنتترۆلەوە سپاس بۆ تۆش کاک هاوڕێگە جا ئەگەر ئازیێت کێشن ئێوە مایکتان نایە کاک اسماعیل مایکەکە تازە بنەوە ئێوە جامەگەر شوانە ڕۆبێ لەگەڵتانە ئەگەر ئازیێت کێشن یەکێکتان وەک نوێنەر پەیامی خۆتان ئەگەر قسێک ماوەتەوە فەرمونون ناتوان بڵم وەکو برادەران بەڵام من شتێکی خۆم بوو لە ئاسنای ئەم دوبلاژە بوو هی کۆریەکان بوو برادێکم هەبوو هەموو ڕۆژێ پێوتم ئەی بم بە بۆ دوبلاژ بم بە بۆ دوبلاژ حەزەکەم منیش سەوتیشی زۆر ناخۆش بوو ینی نەمەتوانی بێنم هەرچی کشی لە بکەین وەکو چۆن دروست نابێت چۆن لە کۆڵ خۆمی بکەمەوە ناچار تومەڵای کاکە ئەمە لەو دوبلاژە هەموو ڕۆژێک مەسەلەن باڵی هەر جاری ئیشێکەکەین جارە کۆریە جارە تورکیە جارە ئینگلیزیە جارە فارسیە وتم ئەبێ بەلانی کەم و ئەم 4 زمانە بزانیت وتی بەڕاستە وتم بەڵ سۆتفە من خۆم تەمەن فارسیەکەم باشە لە ئێران بووم وتی چۆن وتم هەسە من بە فارسی قسە لەگەڵاکەم یەک دوو کەلمەی فارسیم بۆ دەوڵای کاکە داوای لە بردنەکەم ماوەی تقریبان 10 ڕۆژ زیاتر مێشکی بن هەموو ڕۆژە پێ تەلەفۆنی بۆ کردم کاکە ئەرە چی بوو پێ نەوت ئەرە منێ نەبێت دەبم بە پارەم نایە بەس حەزەکەم بێم ئیتر ناچار بۆ لە خۆم کرد بۆی ئارە وەڵا بەو 4
قەیناگەێت خۆشی بمبینە کێشەنیە جای لە کۆڵم بوانێ بۆ سپاس دەکەین سپاس بۆ ئێوەش، بۆ دەستان خۆش یادگاریە بێت. شیرینە ممنون، سپاس. یەخوا هەر بمێنن دەنگتان هەر بمێنێت هەر بمێنن بۆ ئەوەی کە خزمەتێکی زۆر زۆر جوانتان کردووە. دەستەکانتان خۆش بە بێگومان ئەو درامایانەی کە لە کەناڵی کورساتەوە پەخش ئەکرێ لە نێو خەڵکیەوە بەردەوام ئەم شایەتی ئەدرێت کە تەواوی دراماکان درامایەکن خێزان ئەتوانێت بە جاریەوە دابنیشێ بێگومان ئێوەش بەشێکن لەو جێگە دەستان دیارە بەشێکن لەو درامایانە دەستەکانتان خۆش بێت و دەنگی هەمووتان هەر خۆش بێت.